سەر لە بەیانی ئەمڕۆ هەشتی بەیانی دەنگدان لە گشت شار و شارۆچکەکان و گوندەکانی ئێران بۆ 11 خولی هەڵبژارنی پاڵەمانی ئێران دەستی پێکرد و خەڵک لە بنکەکانی دەنگدان ئامادە بوون. 290 کەس دەبنە نوێنەری نزیک 83 میلیۆن خەڵکی ئێران کە لەم 83 میلیۆنە 55 میلیۆن دەنگدەرن و بەپێی یاسای ئێران دەتوانن دەنگ بدەن. بەپێی ئامارەکانی وەزارەتی ناوخۆی ئێران لەم خوڵەی هەڵبژاردن 209 ناوچەی هەڵبژاردن هەیە. بۆ نمونە شاری سەردەشت و پیرانشەر بە یەکەوە یەک ناوچەی هەڵبژاردن لە ئەژمار دێن و بە هەردوو شار نوێنەرێکیان دەبێت. یا شارەکانی ڕێی، شەمیرانات، تاران، ئیسلامشار و پەردیس هەر 5 شار یەک ناوچەی هەڵبژاردن لە ئەژمار دێن و کە بە هەر 5 شارەوە 30 نوێنەریان دەبێت. یەکێک لە تایبەتمەندەکانی هەڵبژاردنی ئەم خوڵەی پاڵەمان ئەوەیە کە کەرەسەیەکی ئەلکترۆنی دانراوە بۆ پشتڕاستکردنەوەی ناو و ناسنامەی دەنگدەران کە بە وتەی بەرپرسانی وەزارەتی ناوخۆ کاری ناونووسی دەنگدەران زۆر خێراتر دەکات. من ئێستا لە بنکەیەکی دەنگدانم لە شاری تاران لە شارە غەربی شاری تاران لە ڕۆژ ئاوای شاری تاران. ئێستا لەو بنکەی کە من لێم دەبینن خەڵک لە پشتری من دانەدانە دێن لێرە ناوی خۆیان دەنووسن و ئیتر ناسنامەکان دەردێن و دەیدەن بۆ کەسێک کە دەبێت ناسنامەکان تۆمارکە و دوایە مۆری بکات ناسنامەکان و دواتر کاغەزێکیان دەدەنێ کە 30 کەس تێیدا نووسراوە بۆ هەڵبژارنی پاڵەمان لە تاران و ڕێی و شەمیرانات و ئیسلامشار کە دەبێتە ناوچەی تاران 30 کەس دەچن بۆ وەک نوێنە دەچن بۆ پاڵەمانی ئێران لە بەنوێنەتی خەڵکی ئەو ناوچەیە. ئیتر دەبینن کە خەڵکێکی زۆری لێ نییە، قەرەباڵغێکی زۆری پێوەدیار نیە چون لای نیوەڕۆیە ئەم ڕۆژی هەینیە و فەرمانبەر زۆرتر ئەو ڕۆی سراحەت دەکەوت لە ماڵێ و عادەتەنیش بۆ دەنگدان چ سەر و کۆماری بێت چه پاڵەمان بێ خەڵکی ئێران زۆرتر دوای نیوەڕۆ ئێوارە دێت بۆ سەر سندوقەکان و دەنگی خۆیان دەدەن. ئاکۆشەم سەدینی گەلی کوردستان تاران.